هەندێک کەس لەلایەن ینی ئالۆزە ئەم بابەتی ڕسم وێنەگرتن بە مۆبایل بە کامێرا بۆیە هەندێک کەسیش هەیە ینی لە خوانە ترسانە تانەوتە شەریان لە نیەتمان داوە ینی ئەمە زۆر کارەساتە ینی پۆستێکیان نیشاندامی کەسێکی دڵنەخۆش کە مەشهورە الحەمدولله لای هەموو ئەهلی سونە کەسێکی حاقد و حاسدە ئەو حەقد و حەسەدەی وای لێ کردووە گەورەترین تەفرەقەی لە نێوان ئەهلی سونەدا دروست کردو بە هیچ شێوازێک ینی تەحملی برایەتی ناکە و چاوی بە برایەتی هەڵنایە مەشهورە پێویست ناکە باسی کەین یعنی لە جیاتەوەی بڵێ بۆ نمونە ئەو فتوای تۆ داوتە هەڵەیە هاتووە کۆمەڵێ تەشهیر و کۆمەڵێ شەماتە و کۆمەڵێ یعنی قسەی سووکی کردووە ئێمە کەی لە ئەدەب و ئەخلاقی ئینسانێکە کە خۆی بە خاوەنی طلبی علم بزانێت ئەم جۆرە قسانە بکات تەشهیرکردن شەماتە ئەی ناترسی کە تۆ کاتێک کە تەعیری موسڵمانێک دەکەی بە شتێک ئەن یوعافیه الله وەیەبتەلیک خوای گەورە تۆ تووشی بەڵایەک کات ئەمانە نازانی لە بیرت نییە لە یادت نییە یا حەقد و حەسەدی دڵت وای لێ کردویت کە ئەم شتانە هەمووی لە بیر دەکەی بەس بۆی با گورزی خۆم بۆشێنم مەسائلی ئیجتیهادی مەسائلی علمی دەبێت بە علمی و بە ئەدەبەوە مامەڵی لەگەڵ بکرێ فتوایەک دەدرێت دەتوانانی بڵێ ئەم فتوایە پێچوانێ دەلیلەیە ئەمما موسڵمانان من لەبەر خوا نەسیحەتتان دەکەم حرامە نابێت چییە بەڵگە بۆ خەڵک باسکە بەڵگە بۆ خەڵک باسکە لە کاتێکیدا کە خۆت لە واقعدا ڕسمت هەیە وێنەت گرتووە ساڵانێکی زۆر بەرامبەر کامێرە دەوەستایت و ڕسمت دەگێت و هەروەها ئێستا کە باسی ئەوە دەکەی قەیناکە بۆ معاملاتی هەویە و دائیرە ئەوە ضرورەتە زۆریمان لێ دەکەن لە خۆشی نییە ئێ باشە خۆ چوونت بۆ عومرەی سونەت زۆریت کەس زۆریت لێ ناکاو و فەرزیش نییە بۆ عومرەیەکی سونەت دەڵێن دەی بڕۆ دوو ڕسممان بۆ بێنە بە پەلەیەکی دادەنیشی و جوان ڕسمت دەگرن خۆ ضرور نییە ئەوە نە ضرورەتە و نە حاجەتیشە سونەتێکە دەتوانی نەیکەی گوناهبار نای بۆ ئەوە دەچی ڕسم دەگری مەبەستم ئینسان کاتێک کە فتوایەک دەبیستێ یعنی هەڵی سنجێنێ هەڵسەنگاندنێکی بە ئینسافانە و بە ئەدەبانە هەڵی سنجێنێ نەک طعن لە نیەتی خاوەنی فتواکە بدەیت ئەمە مەبەستیان ڕیایە مەبەستیان دنیایە مەبەستیان شەهوەت و ئارزوو بازیە لە خواترسان پێویستە ئینسان تەقوای خوای گەورەی هەبێ بەهەرحاڵ بەڕێزەکانم من ئەمەم ڕوون کردەوە ئەوەی کە دەیڵێم من قەولی عولەمای ئەهلی سونەت بۆ باز دەکەم زانایانی ئەهلی سونە لەم سەردەمەدا سێ ڕایان هەیە گوێ بگرن یەکێک لەوانە شێخ موقبل ڕسمگرتن بە کامێرە و مۆبایل کە نەبووە کامێرە هەبوو بە هیچ شێوازێک بە جائیزی نەدەزانی یعنی ئەو پیاوە ئیجازەی سایقی کە هەبوو ڕسمی پێوە نەبوو علی عەبدوڵڵا ساڵح مۆڵەتی دا وتی عالمێکی گەورەیە و کە عەقی قەناعەتی وایە کە نابێ ڕسم بگرێ ئیجازەی سایقی پێ بدەن با ڕسمیشی پێوە نەبێ ئەوە ڕەئی یەکەم بۆ هیچ شێوازێک دروست نییە ڕەئی دووەم دەڵێن ڕسمگرتن یعنی ئەوەش بە کامێرە و بە مۆبایل دەگیرێ هەر ڕسمە بەڵام بۆ ضرورەت دروستە بۆ ضرورەتێک دروستە مەتەلەن شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای گەورە لێ بێ لە ئاداب و زیفافدا هێناوێتی دەڵێ دروستە بۆ شتێک کە مەسلحات بێت باش قەولی سێهەمی عولەما دەڵێن ئەسڵەن ئەوە ڕسم نییە یعنی ئەو سوورەتە نییە کە حەدیسەکان باسییان کردووە ناچێتە ژێر ئەو حکمەوە ناچێتە ژێری یعنی چۆن ناچێتە ژێری دەڵێن پیامبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسەکاندا باسی ئەوەی کردووە کە إن من أشد الناس عذابا يوم القيامة المصورين مصورەکان وێنە کێشەکان لە هەموو کەس زایان بە قووەترە ئێجا ئەوە چێ دەگرێتەوە ئایا ئەوە دەگرێتەوە کە بۆ مۆبایل ڕسم دەگرێت بە کامێرەیەک ڕسم دەگرێت ئەگەر بیگرێتەوە هەرچی ئومەتی ئیسلامی ئەمڕۆ لە 1999 ئەوە ئەشد الناس عذابا دەبێ عذابی لە ممکن قورستر دەبێت بەڵام بۆچی ئێستا عالمێکی وەکو شێخ ساڵح الحێدان لە هەیئەی کیباری عولەما شێخ ساڵح ئال الشێخ کە وەزیری ئەوقافە شێخ بۆ نمونە محەممەد بازمۆل وغەیری ئەوان لە کۆمەڵی ئەهلی علم دەڵێن ئەسڵەن ئەمە ناچێتە ژێر ئەو بارەوە ئەو ڕسم نیە ئەو ڕسمە نیە کە پێغەمبەر دەیفەرمێ سەڵم چونکە تۆ خۆت وێنەی ناچێشی ئەیەک بڵێ ئەی کامێرەش ئەوە نیە خۆت دێت کامێرەکە دادنی و ڕێکی دەخەی ئێ دەڵێن ئەی ئاوێنەش نیە ئەوە تا کەسێک دروستی دەکات و تۆ دەچی بە جوانی لە پێشی ڕادەوەستی وێنەی خۆت دەبینیتەوە لە ئاوێنەکەیان نابینیتەوە بەس وەڵامی ئەومان بدەنەوە هەر کاتێ وەڵامی ئەوەتان پێبوو دەڵێن بەڵێ قسەکەتان جوانە
ئێستا ئاوێنە بە دروست دەکرێت تۆیەک کە هەڕەشە دەکەیت و خۆت سوور کردوتەوە و خۆت مشەوەش کردووە وەڵا وێنە بە هەموو شێوازێک حرامە باش ئایا لە ماڵەکەتدا ئاوێنە هەیە یان نییە ئاوێنە هەیە تۆ خۆت کڕیت بەڵێ خۆت کردیت خۆت دەچی بەرامبەری دەوەستی بەڵێ خۆت بۆچی دەچی بۆی خۆت ببینیتەوە لە ئاوێنەکەدا وانە ئستا خۆت بینیەوە لە ئاوێنەکە ئایا ئەمە وێنەی خۆت نییە دەیبینیتەوە بەڵێ ئەی بۆ حرام نییە جا خۆ من ناتوم وێنە بچێشم من ناتوم ڕستم ئێ کامیرەی مۆبایل و کامیرەی تریش و ڤیدیۆ هەر هەمووی چییە ئەوەیە خودی خۆتە خۆت دەبینیتەوە ئەمە خەڵقی خوایەکەیە دەیبینیتەوە خەڵقی خوایە دەیبینیتەوە ئەمما کەسێک بێ بەدەست وێنە بچێشێ ئەوە دەڵێن ئەوە خەڵقی خوانی ئەو کەسە خەڵقی دەکا الذين يذهبون يخلقون كخلقي وێنە کێشان ئەجینە براکەی من زۆربەی ماڵی مسلمانان ئەمڕۆ کەنتۆرەکەی بەرامبەر سیسەمەکەیەتی و لایەکی کاملیشی ئاوێنەیە بۆی خۆت ببینیتەوە ئێ خۆ ببینینەوە لە ئاوێنەیەکدا و خۆبینینەوە لە مۆبایلێکدا و خۆبینینەوە لە تەلەڤیزیۆنێکدا هەر یەک شتە خەڵقەکەی خوایە دەیبینیتەوە نەک خەڵقێک بێ یەکێک بێ دروستی بکە جا ئەو زانە بەڕێزانە دەفەرمون ئەوە خەڵقی خوات بینیتەوە پێی دەوترێ عکس یاخود حەبس و ظل شێخ سولەیمان ڕەحیلی دەڵێ ئەوە حەبسی ظلە سێبەرەکەیە یعنی خۆتە دەیبینیتەوە ئەمما ئەوەی کە حرامە و حەدیسەکان شمولی دەکەن کەسێک بێ وێنە بچێشێ ئادەی کاکە دانیشە با وێنت بچێشمەوەکو خۆت ئەمەیە شمولی دەکا بۆیە برا بەڕێزەکانم یعنی لە مەسائلی ئیجتیهادیدا کە عولەما قسەی لەسەر کردو تەشەنوجتان نەبێ شتەکە بە توندوەرمەگرێن ینی تۆمەتکردنی نیەتی بەرامبەر زۆر گوناه و تاوانە بڵێ کاکە گیان لەگەڵ ڕێزمدا بۆ شێخ ساڵح ئال شێخ بۆ شێخ ساڵح لەحێدان کە پیاوێکی ڕیسپی بەتەمەن هەیئەی کیباری عولەما لەگەڵ ڕێزمدا بۆ فتوواکەی بەڵام من لەسەر ئەو فتوانیم تەواو ئەمما تۆ بڵێ ئەمە نیەتیان خوانیە نیەتیان ڕیاییە نیەتیان شەهوەت بازیە نیەتیان ئەمە عیبە بەڕاستی عیبە ئینسانێک کە خاوەنی کەسایەتی و خاوەنی مروءەت و ڕجولەت و ینی علم بێت نابێ ئەم جۆرە قسانە بکە تۆمەت بەشێتەوە بالمرصاد بێ لە کەمیندا بێت دەیبزانین قسەیەک کرێ بۆی دەغدەغەی خەڵکی پێ بدا و مەشاعری خەڵکی پێ بجوڵێنێ ئەوەی ئێمە دەڵێن خوا لەسەر عەرش ئاگادارە لەبەر خوا دەیڵین لەبەر خوای پەروەردگارە مەبەستمان ئەوە نییە حرام بۆ خەڵک حەڵالکەین یا حرام بۆ خۆمان حەڵالکەین ئەوەی دەڵێن لە عەقیدەوە دەڵێن ئەمەش کە واقعە ئەمەش کە واقعە کە تێیدا دەژین سێ حاڵەتی هەیە قەولی زانان سێ جۆرە و ئەرز و ئاسمانیش چەند لێک جیاوازە وێنە کێشان بەدەست لەگەڵ خەڵقی خۆت ببینیتەوە لە کامیرەیەکدا یا لە ئاوێنێکدا ئەوەندە فەرقی هەیە کەواتە ئەو کەسارێک کە دەڵێن بە مۆبایل و کامیرە هەر نابێ بڕۆن لە ماڵەکانتان ئاوێنەکان بشتێن چکە ڕێک خۆت دەبینتەوە وێنەکەت لەوێ دەردەچێتەوە جا خۆ من نەم کردووە ئەو کەسی ئاوێنەی کردکەواتە ئەویش حەدیسەکە شمولی دەکا تۆش کە کوێی ئاوێنەکەت کڕی لە ماڵت دانا شمولت دەکا و دەرچی بەرامبەر ئاوێنەکە دەوەستی شمولت دەکا هەمووی تاوانە بۆیە براکانم ئەم مەوزوعە مسألة اجتهادية علماء دفرمون لا إنكار في مسائل الاجتهاد لمسائل الاجتهاد إنكاري نابتو إنكار بران بركات كيتو تاوانبار وتجريمي كي أما نشاني كم علمية نشاني كم تقوائية أجينا علماء زور تعامل بأساني لقل يكتر دكا نمونا يكتر تنبو بين موا بو نمونا كتابك دينين كتابك من دينوسم بدستو خطي خوم ناميك دنوسم ناميك بدستو خطي خوم دنوسم دوای دەڵێم کاچی برا کاکە محەممەد زەحمە نەبێ ئەم نامەیەم لاپەڕەیەکە نووسیمەتەوە بۆم ئیستنساخکە یا بۆم ڕسم بگرە بە کامێرەیەک زۆر باشە دەشیدەمە عومەریش دەڵێم کاکە عومەر ئەو نامەیە کە من نووسیمە دەستخەتم خۆش نییە زەحمە نەبێ بینوسەوە بۆ خۆت بە خەتی خۆت بینوسەوە ئێستا دوو لاپەڕەی تر پەیدا بوو لاپەڕەیەکیان بەکرە چێ وتمان نووسیەوە لاپەڕەی دوو میشان محەممەد بۆی ڕسم گرتم هەر دەسوخەتی خۆم ڕسمی گرت ئێستا هەر کەسێک ئەوە ببینێ کە ڕسم گیراوە هەر دەڵێەوە خەتی چێە هەر دەڵی چێە نووسین دەڵەوەی مامۆستا خەتی مامۆستاوی خۆیەتی ئەوە خۆیەتی بەڵام ئەوەی تر کەس ناڵی مامۆستایە دەڵێن ئەوە کەسێک هاتووە هاوشێوەی ئەو نووسیویتیەوە ئاوێنە کامیڕەی مۆبایل کامیڕەی نازانم ڤیدیۆ ئەمە خەڵقی خوایە نیشانت دەداتەوە وەکو خۆی خەڵقی خوایە ئەمما ئەوەی تر نە ئەوەی تر ڕسم کێشانە کەسێک دێ بەدەست ئەوەی کە حرابە بەڕێزەکانم کە زانایانی جۆری سێمی ئەهلی سوێن دەفەرمون حرامە ئەوانن کە دەڵێن ڕسم ئەوە دەگرێتەوە کە کەسێک بێ بەدەست بیکێشێ جا سێبەری هەبێ یا وەکو پەیکەر بێ یا سێبەریشی نەبێ لەسەر وەڕقەیەک پەیکەی گیان لەبەر بچێشی ئەوە حەدیسەکە شمولت دەکا کەواتە
من یا علەمای کۆمەڵی سێم نەهاتوین بڵێن کاکە حەدیث ڕەت دەکەینەوە و حرام حەڵال دەکەین، دەڵێن تحقیقی مەناطەکە کە لێ بکۆڵیتەوە ئەم حەدیثە شمولی ئەم جۆرە شتانە ناکات، چونکە ئەو ڕسمە نییە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵام، دەڵێن شمولی ناکات، نەک بڵێن وەڵا کاکە قبوڵی ناکەین و ڕەدی دەکەینەوە. ئەمە عەکسی پێدەوترێ، خەڵقی خوا دەبینیتەوە لە شاشەکەدا، ئەوەی تریش بەدەست دەنووسرێتەوە یا بەدەست دەچێشێ، ئەمەیە کە خوای گەورە حرامی کردووە. بارك الله فيكم پێویستیش ناکە لەسەرەوە کێشە برام تۆ قەناعەتت بە قەولی دووەمەیە لەسەر دووەم بڕۆ کاکە گیان، بەڵام سیر لەوەدا زۆربەی دەڵێ حرامە نابێ هەمووی دەگرێتەوە، سەیری مۆبایلەکەشی کەی پڕیەتی لە ڕسم. یەکیشیان پۆستێکی بۆ من ناردووە، شتێکی بۆ من ناردووە، قەولی عالمێکی بۆ من ناردووە کە دەڵێ حرامە، باشە ڕسمی عالمەکەش گیراوە و لە پۆستەکەت بۆی ناردوم. ئێ کاچی برا تۆ حجە لەسەر خۆت قایم دەکەی کە پێ دوایە ڕسم حرامە، ئێ ڕسمی عالمە بۆ گیراوە بۆ منت ناردووە، بۆچی ناردوتە؟ یا ڤیدیۆکەی من بەهۆ دەکەنەوە کە ئێستا دەڵێم دروستە ئەم شێوازە، ئەو ڕسمەی من ئەو بۆوی دەنێرێ ئەو بۆوی دەنێرێ ئەو ڤیدیۆیە ڕسمیش حرامە، ئێ حرامە تۆ بۆ بڵاوی دەکەیتەوە، تۆ خۆت تەعاون دەکەی لەسەر منکەڕ. بۆیە بەڕێزەکانم بە ئینسافەوە بە ویجدانەوە ئینشاءالله و تۆمەتباری نیەتی بەرامبەر نەکەین، ها کاکە حرام حەڵال دەکا. ئەمما مەتەلەن لەوانەیە کەسێ بڵێ ئەی بۆ مامۆستا 10 ساڵ پێش ئێستا وات نەدەوت. برای بەڕێزم، ئینسان تا علمی بەرەو پێشتر بڕوات، تا تەمەنی بەرەو پێشتر بڕوات، تا زیاتر بگەڕێت، تا زیاتر لەگەڵ زانا دابنیشێت، تا زیاتر بخوێنێتەوە، ینی زیاتر استیفادە دەکا و زیاتر علمی بۆ دەردەکەوێت. ئیمامی شافعی ئەو زانا بەرزە لە عێراق بوو فتوایەکی هەبوو کە چوو بۆ مصر قولي جديدي هبو شافعي استا اوي كم لما زبي شافعي شارزاوي زانه شافعي قولي جديد وقولي قديميه زور طبيعيه. امام ابو حنيفه دفر من نقول القول اليوم ونتراجع عنه غدا. لو انا قصيك امره بكن بلام شو بلقيك ما بودر كي سبي بلقيك ما بودر كي دلين كاكنا اوي بيشو هلا امر راسته ببلقي اوا بخلچ جنالين شوين قصي هيج كسي كون بخلق دلين شوين دليل وبلقى كون شوين دليل وبلقى. بارك الله فيكم. اما بين بتندي ما مر لقل او بكين يا معركه وشيشي لسر برباكين هو غلط براكم بانصاف به تو الراي اجتهادي دوم وردقري وريقر براكم هيك عيبشد لينا اقرين كسي يشتري راي سيمي ورقرتوا ديسان هل يقرا او جابوه هيرش ابو سرمن اذا فرموا بلين ولا اوي بمن دي لي با شيخ صالح الحيدانش بيله. بارك الله فيكم خوي قبل هدايتي ملاك من ده.